پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری مسلمدا دەفەرمێت سوێن بەو خوایە کە گیانی منی بەدەستە والذي نفس محمد صلى الله عليه وسلم بيده لخلوف فم الصائم أطيب عند الله من ريح المسك. ئێمە کاتێ بۆنی دەممان دێ یاخود خەڵکی بۆنی دەمی دێ بێزار دەبین، بەڵام خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم سوێن بەو خوایە کە گیانی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم. ئەو بۆرە ناخۆشەی بۆنی ناودەمی ڕۆژوان لای خوای گەورە خۆشەویستترە بەڕێزترە لە بۆنی میسکی ئەسڵی. ئەوەندە خوای گەورە پێی خۆشە. کاتێ بۆنی دەمت دێ بێتاقەت مەبە، ئەوە لای خوای گەورە زۆر گەورەیە. ئێمە چین ئەوەندە خوا ڕێزی لە ئێمە گرتووە؟ بۆنی ناخۆشی ناودەمی ڕۆژوان لای خوای گەورە لە بۆنی میسک خۆشتر و پاکترە بەنرخترە. کەواتە خەم مەخۆ بۆنی دەمت دێ، خەم مەخۆ، ئەو بۆنە لای خوای گەورە زۆر گرنگە، زۆر خۆشەویستە، دەیەوێت خۆشتی بوێ. جا خوای گەورە ئەگەر بۆنی دەمی تۆ لای خوای گەورە لە بۆنی میسک خۆشتر بێ، ئەبێ ڕۆژوەکەی تۆ لای خوای پەروەردگار چی پاداشتێکی هەبێ، چەندێک گەورە و مەزن بێ. خەم مەخۆ، تۆزێ برسیت ئەبێ. ئەمڕۆ بە ڕۆژوو بۆ برسی بە بۆ ئەو ڕۆژەی کە 40 ساڵ بە پێوە دەوەستی بە بێ خواردن و خواردنەوە جلوبەرک. خەم مەخۆ، بێتاقەت مەبە، چونکە ڕۆژێکی زۆر خۆش لە پێشتە بە پشتیوانی خوای گەورە. ئەو ڕۆژەی کە تۆ تێدا دڵخۆش دەبی بە پشتیوانی خوای گەورە.